پیاوچاکێکی تر ئەفەرمێ ئەگەر بزانم مسقالە زەڕەیە خوای متعال ئەو کردەوە جوانانەی لێ قبول کردوم ئیتر لە دنیادا بە ئیسراحەت ئەنوێم، بە ئیسراحەت ئەخەوم، بەسە ئیسراحەت سەر ئەنەمەوە. چونکە ئێمە مسلمانە عەزیزەکان کەس نازانێ چی کردەوەیەک ئێمە قبول دەبێ بە سەبەبی ئەم کردەوە داخلی باش دەبین. ئینسانی وا هەیە هەتا قیامەت کردەوەی چاکە دەکا، تەماشاکە لە قیامەتە بە هیچ کردەوەی خۆی ناچێتە باش. زۆری نەمان وای. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی بە ئەسحاب و یاوەران، فەرمووی خوای گەورە ئەگەر دامان نەپۆشیە بە میهرەبانی و ڕەحمەتی خۆی کەس ناچێتە باش. فەرمووی ئەنەی پێغەمبەری خوا تۆش؟ فەرمووی بەڵێ منش. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ منش ئەگەر ڕەحمەت و لوتف و میهرەبانی خۆی نەبێ کردەوەی ئێمە بۆ ئەو هیچ نییە. چاک بزانن مسلمان عەزیزەکان، بە زۆری مەزانە کە چەند شەوێکی کەم چەند سەعاتێکی کەم لە خزمەتی خوا ڕاوەستاوین بڵێن ئۆخ بەخوا کردەوەی زۆرمان کرد، عیبادەتی زۆرمان کرد، هیلاک بووین، بەخوا هیلاک بووین ئەم مانگە. قەت وا مەڵێ، چونکە ئەمە تەمەنێکە ئەو پیاوەتان نەبیستووە لە بەنی ئیسرائیل 300 ساڵ عیبادەتی کرد لە کووخێکا نهاتە دەرەوە. دوایی لە قیامەتا پێغەمبەری نازدار فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام عوجب گردی کردەوەکانی خۆی لای زۆر گەورە بوو. خوای گەورە پێی فەرموو بەندەکەم بە کردەوەکانی خۆت یان بە ڕەحمەتی من. ئەم بەندە ئەوەنە داماو بوو، وتی خوایە کردەوەکانی من زۆرە، 300 ساڵ عیبادەتم بۆ تۆ کردووە، هیچ تاوان و گوناحێکمش نەکردووە 300 ساڵ، ناو خەڵکم نەبینووە لە کووخێکا بووم بەس عیبادەتم کردووە. خوای گەورە فەرمووی دەی دەستکەنە حیسابی بە کردەوەکانی خۆی. ئەڵێ هەموو کردەوەکانی کۆ کردەوە خواگیان خستێ سەر قەپان و تەرازی خۆی، ئەمری کرد بە مەلایکەکان فەرمووی یەکێ لەو نیعمەتانی کە من دامە بە مرۆڤە بیخەنە هاوتای ئەو کردەوانەی. نیعمەتێ لە نیعمەتەکانی جەستەیان هێنا کە چاوە، دایان هێنا 300 ساڵ عیبادەت بەرامبەر چاوێکی نەداوە پاداشتی، بەرامبەری پاداشتی چاوێک کە تۆ هەموو دنیا دەبینی. ئەی ئەندامەکانی تر باسی حەقی خوا مەکە، باس